گرانترین دار لەم فستیڤاڵە ئەمە هێنا بێتمان ئەم داری قاوەی چنراوەیە نرخی ملیۆنی دینار 1 ملیۆن دینارە نرخی ئەو دارە بەڵ بۆچی نرخەکەیەوە بۆ شێوەیە گرانە هۆکاری سەرەکیەوەتان یەکێ لەوانە کە چنراوە دەستکاری و ئیشی زۆری تیاە دابنرێ مانەوەی پێویستە و زایدن لە دەروەوەی وڵاتەوە تێ عنی هەتا هاوردەکردنەکەشی تێچووە باشیەیە هۆکاریەوەی کە گران کرد لە دەروەوەی وڵاتیە هەروە بۆ شێوەیە چنراوە یاخود خۆتان لێ بەڵێ لە دەرەوەی وڵات تێ هەروە بە چنراوی تێ لە سەڵێکی بچووکترا لەبەرەوە لە ناو بارەکەیە ڕێگە کەمتر بکرێ بەڵام کە هاتە کوردستانەوەکرێ دە سەڵێکی گەورە ئامادەکراوە ئەو کەسش ئارزومەندە ئەیسێنێ توانێ بیخاتە سندانەیەکی گەورە و جوانەوە ئشتوانێ بخاتە باخچە و حەدیقە ئەم دارە هیچ بەرێکە گوێ هیچ گوڵێکە گوێ یاخود هەروە بەم شێوەیە ئەم دارە جگەل لەوەی کە گوڵێکی سووری زۆر جوانەگرێت سەرنجڕاکێشەکەیشی لەوەیە گڵاکەی لە باتیەوە سەوز بێ ڕەشە ئەمەش وای کردە کە نرخەکەی گرانتر بیستە هەر لەم شێوە گڵاس سەوزەکەی بابێژین $200 کەمترە لە چ وەرزێک کاز گوڵەگرێت لە هاوینانە گوڵێکی سووری زۆر جوانەگرێت لە سەرەتای هاوینا پێش زۆربەی گوڵەکان دەست بە گوڵکردنەکە و مدەتی گوڵەکەیشی باش